ئیمانم کاتت باش دوای خوێندنەوەکەی راپۆرتی لیژنەی هاوبەش لەسەر گرانی نرخی کاڵا و شتومەک و پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان لەسەر داواکاری سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بە دەنگی 6 ئەندامی پەرلەمان دانیشتنەکە کرایە داخراو تەنها بۆ میدیاکانە بەڵام تۆمار دەکرێت بزانین راپۆرتەکەیان چی دەڵێت وەجگە لە پاڵ راپۆرتەکە چی دیکەش هەیە بۆتەوەی گرانی نرخی شتومەک و پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان و چارەسەر چییە لەگەڵ ئەندامێکی لیژنەی وزە و سامانە سروشتەکانی گفتوگۆ دەکەین. دکتۆر بالەو دەست پێ بکەین بۆ دانیشتنەکە کرایە داخراو. ئەلبەتەوە هۆکارەکەی لای سەرۆکاتی پەرلەمانە بە جۆرەی ئەوەی کە سەرۆکاتی پەرلەمان ڕاگەیان بۆی کە کاریگەریەکی نەرینی نەکاتە سەر بازار و چیتر ینی بە شێوەیەک بازار جۆرێک لە دڵە ڕاوکە توش نەکە. ئەو هۆکارانە چین لە جگە لە راپۆرتەکە چی دیکە هەیە بۆتە هۆی گرانی بازار قۆڕخکاری هەیە؟ ئێمە لە راپۆرتێک کە دوێنێ ئامادەمان کرد هەڵبەتە پێشەوەی باس لە راپۆرتەکە بکەم حەزەکەم ئاماژە بۆ بکەم کە لە دوهەمین دانیشتن پێشەوە دانیشتن من بە نقطە نیزان باسم لە گرانبوونی بازار کرد و باسم لە قۆڕخکاری کردکەیە لەلایەن هەندێک لە بازرگارانی هەڵپەرست و بەرژەوەندی خواست وێ ڕای دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان کە هەموو هەوڵەکانی چڕ کردوتەوە بۆی کە قۆڕخکاری نێرێت بەڵام لەگەڵەوەشدا هەندێک بازرگانی چاوچنۆکە ئەوێ کاڵەکان کۆگاکە بە شێوەیەک بۆی کاریگەری بکاتە سەر هەڵاوسان جۆرێک لە هەڵاوسان دروستکەوە جۆرێک لە بەرزبوونەوەی نرخی کاڵاکانە لە بازارە دروستکە ئەلبەتە دوێنێ لە دانیشتێکی کۆبوونەوەیەکی خۆمان لە ژنەی سامانە سروشتەکان راپۆرتێکی تێروتە سەلمان لەسەر بابەدا ئامادەکرد نزیکەی 8 هۆکار بۆ نەتەمانەی ئەوەی کە بازار نرخی گران بێ نرخی کاڵاکانە گران بێ بازار بە شێوەیەک بە شێوەیەکی کاریگەریەکی نەرینی هەبوو ئەو هەش هۆکارە لەسەر بەرزبوونەوەی کاڵاکان و گرانبوونی بازار. بازرگانە چاوچنۆکان ئاماژەی پێەکەی دیارن بۆ کولیژنە ڕاناسپێریان لێکۆڵنەوە بکەن بدەنە حکوومەت. باڵە یەکێک لە ڕاستپاردەکان کە داوامان کردو لە راپۆرتەکەیە جگە لەوەی کە وەکو هۆکار ئاماژەمان بە قۆڕخکاری کردووە یەکێک لە ڕاستپاردەکانیش ئاماژەمان بەوە کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت وەزارەتی بازرگانی و هەروە حکوومەتە خۆجێیەکان قایمەقامەکان پارێزگاکان ئەبێ هەڵسن بە ئەرکی چاودێری خۆیان و ئەو ڕێگە نەدەن بە هیچ شێوەیە کە بازرگان قۆڕخکاری بکە هەم لە هەناردەکردنی با بڵێن هاوردەکردنی خۆراک هەمیش لەوەی کە کۆگاکردن و شاردنەوەی کاڵاکان بە شێوەیە کە کاریگەریەکی نێرینی بکاتە سەر بازار. کاڵاشتیوە هەیە بۆی گرانتر بێت؟ بەڵێ بە دوواداچوونی لیژنەکەمان لیژنەی سامانە سروشتەکان هەندێک لە بازرگان هەڵبەتە نەکەم و بازرگان هەندێک بازرگانی کوردستانیشمان هەیە کە بەرژەوەندی گشتی ڕەچاوەکە بەڵام لەگەڵەوەشدا هەندێک بازرگان هەیە هەوڵدەدا کە ڕوبحی زێتر لە مامەڵەکردنی بۆ لە بازارە لەگەڵ خۆراکەکانە بکە لەگەڵ هاوڵاتیان بۆی کە کاڵاکان کۆگاکە و کاڵاکانە شارتەوە بە شێوەیە کە کاریگەریەکی نێرین کات سەر نرخەکان. راپۆرتە یان ئەم دانیشتنەی پەرلەمانی کوردستان دەبێتەوەی ڕاگررتنی زیادبوونی نرخیان دەبێتەوەی چارەسەرکردن چونکە وڵاتیان ئەڵێ ڕەنگە بێتەوەی زیادکردن دڵە ڕاوکیانێ. نەخێر ئێمە ئومێد دەکەین کە ببێتە مای چارەسەرکردنی گرانی بازار بە شێوەیەک بێکە لەگەڵ با بڵێن باری دارایی خەڵکا بگونجێ لەگەڵ قیوەی شیرای عێراق شەبونجە خۆتان نەزانیت یەکێک لە هۆکارەکان سیاسەتی نەختینەی عێراق کە لە دەسەڵاتەکانی بانکی ناوەندی عێراق کاتێککە بانکی ناوەندی عێراق بڕیارەدا کە بەهای دراوی عێراقە دابەزێنەوەش بۆ خۆی کاریگەری کاتێ سەرۆ شتومەکەکان بەرز بێتەوە. هەفتەی داهاتوو لەسەر سوتەمەنی و بانزین و کارەبا کۆ دەبنەوە؟ ئومێد دەکەین کە هەفتەی داهاتووی دانیشتنی پەرلەمان لەسەر ئەو بابەتە بێ ئێمە وەکو لیژنەی سامانە سروشتەکان راپۆرتی خۆمانمان تقریبەن ئامادەی بەس ماوە دانیشتێکی کۆتایی لەسەر بکەین بۆی بکە لە درافتەکە بکەین بە راپۆرتی کۆتایی بەرمەبنای ئەوە داوا بکەین کە وەزیری تایبەتمەند بێتە دانیشتنی پەرلەمان بۆی قسەی لەسەر بکەین. سپاس بۆ بەڕێز. ئیمان ئاماژەی بۆدا کەوا نرخی کاڵا شتومەک بەرز بۆتەوە بە پێ راپۆرتەکە و ئەندامێکی لیژنەکەش دەڵێ قۆڕخکاری هەیە ژمارەیەک بازرگان کۆمپانیا قۆڕخکاری دەکەن. سەبارەت بە حکوومەتی هەرێمی کوردستانیش نزیکەی 14 مادەی خۆراکی هەیە نزیکەی 2 مانگ زیاترە باجی لەسەر هەڵگرتوون ئەمەش بۆتە هۆی بڵێن ڕاگررتنی زیادکردنی بەرزبوونەوەی نرخ بۆڵە داوا دەکەن کەوا پشتگیری کۆمپانیەکان بکرێت بە تایبەت پیشسازی ناوخۆی بۆی کەوا بتوانرێت بەرهەمی ناوخۆی زیاتر گرنگی پێ بدرێت چونکە 90% پێداویستەکان ڕۆژانەی هاوڵاتیان لە دەرەوە هاوردە هەرێمی کوردستان دەکرێت. عوسمان ساداژی پەرلەمانی کوردستانê